Good afternoon, everybody. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا هەواڵی گەیشتن بە ڕێکەوتنی بازرگانی نێوان وڵاتەکەی و یەکێتی ئەوروپای ڕاگەیاند. لە ڕاگەنراوێکدا لەوبارەوە حکوومەتی بەریتانیا ئاشکرا کرد کە سەرجەمی ئەو بەڵێنانەی دوای پرۆسەی ڕاپرسی 2016 و هەڵبژاردننی گشتی ڕابردوو بە گەلی بەریتانی درابوون لەم ڕێکەوتنەدا بەدیهاتن. ڕێکەوتنەکە بەر لە 7 ڕۆژ لە دەرچوونی تەواوەتی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هات کە بڕیارە لە سیویەکی ئەم مانگەدا بە تەواوەتی لەندەن و بڕۆکسل لە یەکدی جیا ببنەوە. حکوومەتی بەریتانیا دەڵێ لە ڕێی ئەم ڕێکەوتنەوە دەسەڵاتمان بەسەر دارایی، سنوور، یاسا، بازرگانی و ناوچەی ڕاوی خۆمان داگرتەوە و دەتوانین وەک وڵاتێکی سربەخۆ لە ڕووی بازرگانیەوە سود لە هەلەکان ببینین. بەپێی ڕێکەوتنەکە بێت بەریتانیا لە سەرەتای ساڵی داهاتووەوە بە تەواوەتی لەژێر پابەندیەکانی یەکێتی ئەوروپا دەردەچێت و سربەخۆی سیاسی و ئابووری خۆی بەدەستدەهێنێ. لای خۆیەوە چارلز میشێل سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا ڕایگەیاند ئەو ڕێکەوتنە باشترین دەرەنجام بوو بۆ هاوڵاتیان و کۆمپانیەکانی ئەوروپا. سەرەڕای ڕاگەاندنی ڕێکەوتنەکە و کۆتایی هاتن بە ناکۆکیەکان لەگەڵ بەریتانیا لە پرسی بازرگانی و ڕاوی دەریایی، بەڵام سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا پێی وایە هێشتا بابەتەکە کۆتایی نەهاتووە و بەر لە ڕەزامەندی کۆتایی لەسەری ڕێکەوتنەکە لە پەرلەمانی ئەوروپادا چاوی پێدا دەخشێنرێتەوە. هەر لەوبارەوە ئۆرسۆلا فۆن دێر لاین سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا پێی وایە ڕێکەوتنەکە بۆ هەردوو لە باش و دادوەرانە و هاوسەنگە. ئەو وتیشی ڕێکەوتنەکە بەرژەوەندەکانی یەکێتی ئەوروپا دەپارێزێ. لە کاردانەوەی ڕاگەاندنی دەرەنجامی ڕێکەوتنەکە جونەی ستەرلینی بە ڕێژەی 0 لە دەیانۆ بەرامبەر دۆلاری ئەمریکی بەرز بووەوە. ئەمەش لە 2 ساڵ و 6 مانگی ڕابردوودا بەرزترین ئاستە تۆماری کردووە. لە کاتێکدا ئەگەر بەریتانیا یەکێتی ئەوروپا ڕێک نەکەوتنایە کە ئەگەرێکی چاوەڕوان کراو بوو، ئەوە بازرگانی نێوانیان لە دوای سیوێکی ئەم مانگەوە بەپێی ڕێکارەکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی و ڕسومی گومرگی ئەو ڕێکخراوە ڕێک دەخرا. بەریتانیا لە 47 کاڵاو بەرهەمەکانی هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکا. لە بەرامبەردا یەکێتی ئەوروپا تەنها لە 6 یان 5.8 هەناردەی بۆ بەریتانیا هەیە. ئەمەشمانەی وایە بەریتانیا بە شێوەیەکی بەرچاو لە ڕووی ئابووریەوە پشت بە کیشوەری ئەوروپا دەبەستێ. بۆیە برێکست بە ڕێکەوتن یان بەبێ ڕێکەوتن زیاتر بە زیانی بەریتانیایە. ئەمەشمانەی ئەوە نییە کە یەکێتی ئەوروپا و تەنانەت ئابووری جیهانیش بێزیان لی دەردەچن.